پێیان چێ لە کۆتا ماڵاواییدا وڵا پێیان ئەوەیە ئێمە وەکو پێنجوێن حەقی خزمەت گوزاری و حەقی خزمەتی زیاترمان هەیە ئەوە نالەبەرەوەی باڵامان لە خەڵکی کە بەرزترا ئەوەی پێنجوێن کە سێجار تەختی زەوی بووە و پێنجوێن ئێستاش بەشێکی زۆری لە ڕووبەرەکەی بەمین چێنراوە و منتیقەیەکە کە بەڕاستی پێویستی بە ئاوردانەوەی جددیە ناوچەیەکی جەنگی بووە ئەمە بەدەر لەوەی ناوچەیەکی کوشتتوکاڵی وە بازرگانی و سامانی سروشتی گەورە لە سنوورەکە ئەمانە هەمووی فەزلی ئەوەی هەیە کە پێنجوێن ئاوری جددی لێ بدرێتەوە ئەوەی لە ماوەی ئەم 31 ساڵی حکومڕانیە 33 ساڵی حکومڕانیە کە کراوە ناڵین کەم بووە ناشکون نین لەسەری بەڵام ئەکرێ پێنجوێن ئاوری جددیتر و گەورەتری لێ بدرێتەوە. من کاکە هێمن برایەکی ئەزیزمە و 10 ساڵ لە خزمەتیا بووم کوڕێکی خەمخۆر دەست پاکدان پاک دەم پاک و دڵسۆزە پێشم وتووە من ماڵم لە پێنجوێنە و لە پێنجوێنە مێنمەوە لە ڕووی عملیوە ناتوان بێمە قایم قامێ داوام کەم لەگەڵ تا بەڵام بە مۆزەفێکی قایم قامێتەکەت حسابم کە لە هەر کاتێکا ویستێت بەڕاوێژکار حسابەکەی بە هەرچێک حسابەکەی لە هەر کاتێکا ویستێت ئەگەر 2 شەو 3 شەو بێ من لە خزمەتام چونکە سەرکەوتنی کاژێ من سەرکەوتنی پێنجوێنە سەرکەوتنی منە سەرکەوتنی هەموومانە خوا نەخواسە هەر ناڕەحەتێکیش بێتە بەر کاژێ من لە پێشان من ئەگرێتەوە ئەمجا پێنجوێن ئەگرێتەوە. دەستەکار کێشانەوە کە لەسەر ویستی خۆت بوو بەڵام هیچ وەکارێکی دیاریکراوە هەبوو داوای پرۆژێ خزمەت گوزاریەکە کردگەل لە توانای جێبجێکی توانە بەسەر لە ڕاستیە من بۆ خۆم گەشتبووم بۆ قەناعەتی ئەتر 10 ساڵە ئێمە ئیداری خەیرانمان ها لە ڕاستی ئەمە ئیداریشی تەبیعیمان نەکرد ئەم 10 ساڵ خەیرانە بۆ مێدیەوەی ئێستا تێپەڕێ و تروسکایەک هەیە لە حکوومەتی عێراقیەوە من ئینسانێ تااقەتی ئیدارەدانی قەیرانم هەبوو لەوە چێکە لە ئیدارەیەکی ئاساییە وەکو پێویست نەتوان خزمەتی قەزاکەم بکەم بەڵام لە قەیرا ئەم توانی تااقەتم هەبوو لەگەڵیا لەبەرەوە ئەکرێ ئینسانێکی زۆر مەیدانی نەبلۆشتا ئەمە بەشێکی بوو بەشێکیشی ئەوەیە تر بۆ ئەوەی برایەرمان لە بزوتنەوەی گۆڕان دەرفەتێکی کە بێتە پێشەوە وە کەسێکی کە بێتە پێشەوە چونکە ئەمە مەبدەیەکمان هەبوو کاتی خۆی ئەوە بوو کە پۆست زۆر لای کەسێک نەمێنێتەوە چەند من ئەمە سێم جار منداوی دەست لە کار کێشان کرد و پارکە بە حورمەتی خەڵکی پێنجوێن کە هاتن و داوایان کە چوومەوە سەرکارەکەم بەڵام ئەم ساڵ بە پێداگری و چۆنەڵی زۆر دووبارەکردنەوەی داواکەم قەناعەتم بە ژووری حکوومەتی بزوتنەوەی گۆڕان و بە پارێزگای سلێمانی کرد کە ئیشەکەم بۆ بکەن کە بە سوپاسەمەوەی ئەم 10 ساڵە بە تایبەتی بزوتنەوەی گۆڕان ئەوەی توانیویانە هاوکارم بوون هەرچەند ئێمە لێرە نەبووینەتە بار بە سەریانەوە کووەوە بەڵام مێتر لە قسەی خێر لە ڕێنمایی خێر ئەوەی توانیوانە لەگەڵیان نابووین و لەگەڵمان نابووین.